سەرەڕای ئەو گەواهیدانەی هەموو حیزبە سیاسیەکان و دووستانی گەلەکەمان بۆ پێگەی هەرێم و ڕۆڵی دامەزراوە دەستوریەکانی لە پرۆسەی سیاسی و نەخشەی استراتیژی لەسەر ئاستی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش کەچی لەم ئان و ساتەدا لەژێر ناونیشانی جیاواز و بەدەر لە چوارچێوەی یاسایی و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و عورفی پەرلەمانی بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆی دەکاتە وەکیلی لیژنەی یاسایی بەمەیش ئەدای ئەرکێکی حیزبی دەکات و پێشێلی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەکات. ئەمەیش یەکەم جاری نییە لە کاتێکدا پێویستە خۆی پارێزگاری لەو پەیڕەوە بکات. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان داوا لە فراکسیۆن و پەرلەمانتارە بەڕێزەکانی تری پەرلەمان کوردستان دەکات کە مێژووی سەنگینی پەرلەمان نەکەنە قوربانی خواست و ئەجەندەی کەسی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و یەکرێزی و تەبایی نێوان لایەنە سیاسیەکان و دامەزراوە دەستوریەکانیدا نییە. ئەگەر سەیری مێژوویەکی سەرۆکەکانی پەرلەمانیش بکەین دەبینین لە کاتی تەنگەژە و پێشهاتەکاندا هەمیشە ڕۆڵێکی بەرپرسانە و بێلایەنەیان هەبووە. بۆیە حەقوایە سەرۆکی ئێستایی پەرلەمانیش بیرێک لە یەکڕێزی نیشتیمانی و ئەدای یاسایی خۆی و واقعی هەنووکەی سیاسی بکاتەوە و لە دەرەوەی بەرژەوەندی باڵای نیشتیمانی و کاری یاسایی و پەرلەمانی مل بۆ بەرنامە و بڕیاری حەزبی و کەسی نەدات. لە کۆتاییدا خەڵکی کوردستان و پێشمەرگە قارەمان و فیداکار خێر و چاکەی گشتی سەردەکەوێت. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان 29/7/2015. زۆر سپاس. زۆر سپاس. ئەوەی کە گوێتان لێ بووەوە ڕاوبۆچوونی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بوو لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان کەەوە ئاماژە بۆ دەکەن ئەوە کارێکی نایاساییەوە ئەو کۆبوونەوەی نایاساییە کە ئەمڕۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرپەرشتی دانیشتنی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستانی کردووە. ئەوەی لە ئێستادا لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان لە گفتوگۆدایە بۆ ئەوەی دەست بکەن بە نووسینەوەی راپۆرتەکانیان لەسەر ئەو چوار پرۆژەیە کە لەلایەن فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان و ئاڕاستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کراون و ئێستش دانیشتنەکەی لیژنەی یاسایی بەردەوامی هەیە. بەڵێ شەیدا.